سەرچاوەی داهاتی زۆر لە سنووری قەزای خانەقیندا وەک بەشێک لە هاوڵاتیانی ناوچەکە دەڵێن نەبووە هۆکاری خۆشگوزەرانی بۆ دانیشتوانەکەی، بەڵکو قەزاکە سیمای ناوچەیەکی هەژاری پێوە دیارە. دوو مەرزی نێودەوڵەتی لە سنووری قەزاکەدا هەیە کە هەردوو وڵاتی عێراق و ئێران بەیەکەوە دەبەستێتەوە و ڕۆژانە ئاڵوگۆڕی بازرگانی تێدا دەکرێت. مەرزی پەروێزخان ئێستا داهاتی ڕۆژانەی نزیک بە 2 ملیار دینارە. مەرزی منزەریەش داهاتی ڕۆژانەی نزیکەی 1 ملیار دینارە لەگەڵ فرۆشتنی 1800 بەرمیل نەوتی ڕۆژانە لە کێڵگەی نەفتخانە. ئێمە بێبەشی من لەو داهاتانە ئەو مەرزانە ئەو نەوتەکە لە خانەقین هەیە تا ئێستا خانەقین هیچ سوودی لێ وەردەگرۆ تەنانەت لە زیان نەباشێت. ئەوە سەیلەکەی 42 کێڵگەی نەفتەیە لە خانەقین لە نەفتخانە هەیە، سەیلەکەی وابزانم 3 کێڵگەیان خستووە ئیشە 39 دایان خستووە. بەرهەمی ئەو بەرهەمە نییە تا بتوانن لە ڕووی پترۆدۆلارەوە خانەقینیان دیالە خۆدان زانم ئێستا پارچەیەکین لە دیالە لە ڕووی یاسایە وایە ئەوە چەندی بێ ئەو بتوانێت ئەو پترۆدۆلارە بۆ دیالە تا بەشی خانەقینیشتیا بێ. سێرەکەی مەرزی منزەریە یەکسەر پەیوەستە لەگەڵ ئەمانەی ئامی ڕێئاسی وزەراوە. سێرەکەی خانەقین بێبەشە و کەس ناتوانێت لەوێت تەدەخول بکایانی. دانیشتوانی قەزاکە دەڵێن مەرزەکان و کێڵگەکانی نەوت هەلیکاریان بۆ نەڕەخساندوون چونکە ئەوانەی کار لەو شوێنانەدا دەکەن عەرەب و خەڵکانی دەرەوەی خانەقینن. کەس هیچ استفادەیەکی نەکردیە، یعنی حتاکوسە هیچ شتێکی تیان نییە، نە لە مەرکەزی نە لە حکومەت ئەقلیم کوردستان. یعنی وەتایتە خەڵکەکە بەرژەوەندی ژیانی نەختێ ناخۆشە بۆ ئیسفادە هیچ بۆ خەڵکەکە نییە، بەس ئەوانەی ئاوارەکان ئاوارەی عەرەبەکانە چ نەورە ئیش و کارەکەن ئەیرە نە کۆمپانیایەکی تایە نە هیچێکی تایە. ئەم خەڵکەشی تر بەرژەوەندی ژیانی یان لەسەر مەسەن حەماڵیە یان لەسەر کرێکاریە ئەمانەیە ئەوش هەیە و نییە. مەرزی پەروێزخان دەکەوێتە سنووری قەزای خانەقینەوە لەلایەن ئیدارەی گەرمیانەوە بەڕێوە دەبرێت و داهاتەکەی بۆ هەرێمی کوردستانە. مەرزی مەنزەریەش کە لە سنووری هەمان قەزادایە ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتی عێراقەوە بەڕێوە دەبرێت. بەوتەی سەرۆکی ئەنجومەنی قەزاکە هیچ بڕێک لە داهاتەکەیان بۆ خانەقین نییە، هەرچەندە بڕیار بووە 25% داهاتی مەرزەکان بۆ خانەقین خەرج بکرێت. جگەلەوە لە سیستەمی پترۆدۆلاریش سوودمەند نەبووە. گەرمیان حەمەیپور NRT خانەقین.